وەرزشکردن زۆر سوودی هەیە لەلایەک جگەلەوەی کە جەستە چالاکەکە پتەویەکە لەگەڵ شتە یادگاری مرۆڤ بەهێزەکە بەگشتی کەسانی وەرزشوان جیاوازتر لە کەسانی ئاسایی تەندروستیان باشترە و هاوکات پایسکل سواریش یەکێکە لەو وەرزشانەی کە مێژوویەکی لە کۆنەوە لە ناو وەرزشدا هەیە لە هەرێمی کوردستان لەم چەند ساڵی ڕابردوو دەیان تیمی پایسکل سواری دروست بووە بە تیم کارەکەن بە گروپ و هاوڕێن جا بۆ وەرزش بێ یاخود بۆ وەرزشوانی بێ بۆ جەستە و تەندروستی خۆیان بێت یاخود بۆ پێش بڕکێکان بێ منم ڕۆمیوانێکم لەگەڵە بێ کە وەرزشکاری پایسکل سواریە بۆی بزانین ئایا گرنگی ئەم وەرزشە چییە و چۆن بتوانین بە کللتوری بکەین تێکەڵبوونی جەستە یاخود بڵین تەندروستیمان لەگەڵ ئەو وەرزشە چۆنە بەتایبەت بەپێی هەڵکەوتی جوگرافیای ناوچەکەمان بێت ئەو میوانە کاک بیلالە کاک بیلال بەخێر هاتی بیلال خۆشناو زۆر سپاس ئاژەخان بەیانێکی باش بۆ تۆ بەیانی کوردستان 24 و بەیانی وەرزشوانان باش زۆر سپاس بەو پێی کە وەرزشوانی پێش من لێرە بووی سێرم کرد کە هاتمە ناو ستودیۆ تۆ لە پێش منەوە ڕۆژتی وزەیەکی باشت پێ بوو منیش لێم وەرگرتی بەخێر هاتی بە پاسکیر هاتییان بە ئەمڕۆ بەتون بە لەبەر ناوەڵە بەداخۆ لەبەرەوەی ڕێگاکان و بۆی سوود لە کات وەرگرن بۆ تیمەل هاتم لەبەرەوەی هەم وەرزەکە هاوکار نیە و هەم ژینگەکەش هاوکار نیە لەبەرەوەی ماڵم لە دەرەوەی شارە وێرەش تۆزە دوور بووە ناگاڵتە نیە وەرزەکەیەوە نییە بە پاسکێ بێ وزەیەکی زۆری دەوێت ڕاستە وزەیەکی زۆریەوە و ینی ناتوانانی بۆ هەموو کاتە باسێکی باسکل سواریمان بۆ بکە ئەو وەرزشە مێژوەکەی چۆنە ئێستا لە ناو هاوڵاتیانی ئێمە چۆنە زۆر باشە ئەگەر بمانەوێ وشەی دووچەرخە هاوتایە لەگەڵ وشەی بایسکل یاخود بایک ئامرازێکە بۆ گواستنەوە بەکاردێ بەهێزی مرۆڤ و بەهۆی پایدەرەوە دووچەرخە لە دوو چرخ پێگەهاتووە کە دەبەسترێنەوە بە شێوە هەیکەلیەکەی دووچەرخە ئەو کەسانی کە دووچەرخە بەکاردێنن پێیان دەڵێن دووچەرخە سواران مێژوی دووچەرخە زۆر لە مێژینەیە ئەگەر بە شێوەی نەزەری باسی بکەین مێژوەکەی دەگەڕێتەوە بە دۆڵی ڕافیدە دۆڵی ببورن دۆڵی نیل مێژووی میسرە کۆنەکان بەڵام بەداخەوە هیچ سەرچاوێکی باوەڕپێکراومە نییە کە بیسەلمێنێ لەوێ سەری هەڵداوە بەڵام وڵاتانی خۆرئاوا لێرەدا لە پێشینەن لەبەرەوەی لە شێوە کردارایی و پراکتیکەکەیدا و بەتایبەت وڵاتی ئەڵمانی لە ساڵی 1970 لە سەرەتای سەدەی 19 کارل ڤۆن درایز بە یەکەم کەسدا دەندرێت کە شێوە دیزاینی پاسکڵ و یەکەم پاسکڵی لە ئاستی جیهان دروست کرد لەو سەردەمەدا شێوەی پایسکل بووە جێی سەرنجی خەڵک لەبەرەوەی پایسکل لەو کاتەدا بە هۆبی هۆرس و ڤێلاسپێد بەناوبانگ بوو یعنی لە ئەسپی خولیا و شێوەکەشی لە ئەسپ وەرگیرا بوو لەبەرەوەی ئەو دووچەرخی بەکار هاتوو بەبێ پەیدەر بوو ئەو دووچەرخە سوارەی کە دەیویست دووچەرخەکە بەکاربێنێ بە خاسەکانی بەکاری دەهێنا لە دواییدا لە سەدەی ناوەڕاستی سەدەی 19 زانە فەڕەنسیەکان هاتن و شێوەی پایسکلیان گۆڕی و پەیدەریان بۆ زیاد کرد و تای پێشەوەیان گەورە کرد بەم جۆرە بووە زیاتر جێگای سەرنجی خەڵک و زیاتر لە ناو خەڵک بەربڵاو بوو خەڵک بەکاری هێنا لە سەرەتای لە ناوەڕاستەکانی سەدەی 19دا هۆبی هۆرس و ڤێلاسپید ناوەکەی گۆڕا بۆ بایسکل کە زانە فەڕەنسیەکان ڕیفۆرمیان بۆ کرد لە دواییدا کە لە کۆتاکانی سەدەی 19 بوو زانای بەناوبانگ جۆن درایس ئینگلیزی هەڵسا شێوەی تەواوی پاسکلەکەی گۆڕی ڕیفۆرمێکی تەواوی بۆ کرد کە هەردوو دووچەرخەکە و دوو خولەکەی هێنا وەکو یەکی لێ کرد هاوتای کرد و پەیدەرەکە هێنا ناوەڕاست بۆ یەکەم جار زنجیری بۆ دانا کە تای دواوەی بە زنجیرەکە بەستایەوە و لەگەڵەوەی کە پەیدان لێ دەی تەوازنیەک و هاوسنجێکی بۆ ڕاگرت ئەمە مێژووی پاسکل بوو لە سەدەکانی 19 کە تەمەنەکەی ئەوەندە نابێت 200 ساڵێک دەبێت بەڵام تاکەشتە کە لەگەڵ تەکنەلۆژیایە تۆزێک لە منافەسە و ڕکابەتی دەیە کە نەگۆڕاوە لەبەرەوەی سەردەمی دیجیتاڵی زۆرشتی گۆڕیوە ڕاستە جابن پێم خۆشە مادەم ئەمەندە پڕزانیاریت لەسەر پایسکل کەی هاتە ناو جیهانی ئۆلۆمپیاتەوە پێشوی جوابی پرسیارەکەت دەمەوە هەژەخان بۆی تەواوی کەین ئەمە بیبەستینەوە بە کوردستان و باو باپیرانمان لە سەرەتای سەدەی 20 ساڵی 1924 بۆ یەکەم جار لە کوردستان لە شاری سلەیمانی پایسکل بەکار هاتووە دوای 10 ساڵ لەم بەروارە
بۆ یەکەم جار پایسکلخانە کە فرۆژگای پایسکل یان فرۆشتنی پایسکل کە کات پێیان دەگوت پایسکلخانە لە ساڵی 1934 کرایەوە لە شاری سلێمانی. هەر لەو ساڵەدا بۆ یەکەم جار پێشبڕکێ یاخود پاڵەوانێتی تێدا ئەنجام درراوە بەڵێ لە سلێمانی. ئەگەر سێرچی بۆ بکەین لە ئینتەرنێت دەداتێت لەسەر ویکیپیدیا لەسەر ئەو سۆرسانی کە منەوەبانگ براتم برانتینسیا و پێگەی هیستۆری وێنی شاری سلێمانی هەیە کە خەڵکەی بەکاری دێنن. جێ خۆشحاڵیە. کەواتە ئەنجا ئەگەر بینەوە سەر جیهان کەی جیهان پایسکلی کردە ناو ئۆلۆمپیاتەوە کردیە یەکێک لە وەرزش جیهانیانە. فەڕەنسا بە باوکی پایسکل بەناوبانگە. فەڕەنسیەکان هەڵسان بە ڕیفۆرمکردنی شێوەی پایسکل بۆی کە سەرنجی خەڵک ڕابکێشن لە ناوەڕاستی سەدەی 19 بوو کە زانە فەڕەنسیەکان شێوەیان گۆڕی پایسکلەکانیان هێنا و پایدەریان بۆ زیاد کرد وای کرد خەڵک زیاتر بەکاری بێنێ و تای پێشەوەشیان گەورەتر کرد بەڵام کێشەی هاوسەنجیان هەبوو. دوای ئەوەی لە کۆتاییەکانی سەدەی 19 جۆن درایز ئینگلیس کە دیزاینەکەی ڕێکوپێکتر کردەوە پایدەری هێنا ناوەڕاست و زنجیرەکەی بۆ زیاد کرد ئەو کات لە پاری زیاتر خەڵک بەکاری هێنا و خواستی زیاتر لەسەر بوو. لە کۆتاییەکانی سەدەی 19 بوو کە خەڵکی بە تەواوی بەکاریان هێنا چووە ناو بابەتێک کە بووە وەرزشێکی تەواو ناو ئۆلمپیاتیەکان کە ساڵانە فەڕەنسا پرۆژەیەکیان هەیە بە ناوی تور دی فرانس ینی تەواو گەشتکردن بە فەڕەنسا کە وەرزشێک کە خەڵک دادەنیشە لەبەری بە کۆمەڵە ساعتانێک 3 ساعت 2 ساعت کە فەڕەنسا لێی ڕاگەاندنی ئەم شتە بەرپرسە کە باسیکەن باسمان باشە. کەواتە ئەمە مێژوەکەی مانزانی بزانین ئەو مێژوە گەشتۆ بکوێ لە هەرێمی کوردستان. بەڵام لە هەرێمی کوردستاندا بە خۆشحاڵیەوە تا ڕادەیەک دەتوانم بڵێم زۆر بەرەو پێش چووە بە حکمی ئەوەی ئەمە لە سەردەمێک دیجیتاڵی دادەژین سەردەمێک کە خێرا لە بڵاوبوونەوەی زانیاری خۆشحاڵانە کوردستان پێگەیەکی کراوەیە کەسانێکی کۆمەڵایەتین کۆمەڵگایەکی داخراونیە بە ڕووی شتێکدا وەرزش کە مێژەکەیمان باس کرد لە سەرەتای سەدەی 20دا بەربڵاو بوو لە کوردستان لە ئێستادا هەنگاوێکی زۆر گەورەمان ناوە لەبەرەوەی کۆمەڵی یاریزانێکی زۆر بەتوانامان هەیە لە ئاستی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاسیا پلەی یەکەم و دووەم و سێم بەدەست دەهێنن. ئەمە جێگای خۆشحاڵێ بۆ هەمومان کۆمەڵە گەنجانێکمان هەیە کە لەوانەیە بەخۆمم گەشت دەکەین بە پایسکل وەکوی دکتۆر هەواڵی هاوڕێمان کە بینارانش بینیان لە راپۆرتەکەی بەڕێزان کە ئێستا لە حالین لە سویدا گەشتێکی دوور و درێژ من زۆر خۆشحاڵم لە خزمەت جەنابی بووم کە ساڵی پار بوو ساڵ 2019-2020 بەهۆی کەرەنتینەوە نەمتوانی ببینم دوای گەشتە درێژێک کە 5500 کیلۆمەتری بڕێ بوو بەزی شانازێکی گەورەیە بۆ ئێمەی کورد کە کەسێکی وەکو دکتۆر هەواڵمان هەیە خزمەتێک دەکات بە پایسکل تەرکیزی خەڵک و تەرکیزی هاونیشتیمانیان دەهێنێتەوە سەر پایسکل کە ئامرازێکە ینی بێزگەلەوەی کە ئۆتۆمبیل و پاس و چوزانم ماتۆرسکێل بەکاربێ ئەمە دەتوانین پاسکلیش بەکاربێنین بۆ نە. باشە بەکارهێنانی پاسکل لە هەرێمی کوردستان بۆتە کللتور بۆ کارکردن نابۆ وەرزشکردن بۆ وەرزشکردن دیارە ئاماژت پێکرد کە وەرزشوانمان هەیە بەڵام جیالەوە بۆ کارکردن تا ڕادەیەک یاخود بۆ ئارامبوونەوەی مێشک و بەکارهێنانی بۆ پیاسەکردنێک بۆتە کللتور. من وەکو سایکۆلۆژیان دەڵێن ئەگەر پەرداغێک ببینی لەسەر مێزەدانرابێ نیوەی ئاوی تێدا و نیوەی تێدانە ئەمە دەبێت سەرعانە قسە بکەین. من ناڵم بەداخەوە ناڵشم جێگای خۆشحاڵیە ئەو وەڵامی پرسیارەکەت بەڵام ئەبێ واقعانە و ئەرزی واقع ببینی لەبەرەوەی کێشەکان و دەرئەنجامەکان خەڵکی زیاتر لێرە سەرقاڵم بەشتە لاوەکیەکان و بەداخەوە کۆمەڵگای کوردی یەک شتمان هەیە کە جێگای سەرنجە بۆ ئێمەمانان و کەسانی کە دانێت ڕیسێرجیان زانیاری وەربگرن کۆمەڵگایەکی زیاتر هەوڵ دەدەین لاسایی ئەوانی تر بکەینەوە کە جێی داخە و دووبارەڵەمە بەداخەوە نەبۆتە کەلتور بەڵام ئەگەر بە سەدا بەکاری بێنم ئەو نەبوونە کەلتورە دەتوانین بڵین 150 بۆ 155 بە خۆشحاڵیەوە سەدایەکەی تر کە 140 بۆ 145 دەبێ خەڵک تا ئاستێکی زۆر باش هۆشیاری هەیە لەبەرچی ئەمەگەر سەیری کوردستان بکەین یەک لە کێشەکانی کە هەمانە نەخۆشیە باوەکانی نێو کۆمەڵگای کوردی بە نمونە جەڵتا و نەخۆشەکانی دڵ و ئەو نەخۆشانەی کە باو نامێ ناوی هەمویان بێنم لەبەرەوەی بواری من یە نامێ هەڵە بکەم پایسکل بە باشترین ڕێگە چارە دادەندرێ ئەنیەوە زانیاریەکی زۆر لە مێژینەیە و
پزیشکان پژڕاستی دەکەنەوە کە لێخوڕینی دووچەرخە سواری بە باشترین شێوە بەکاردێ بۆ کەمکردنەوەی جەڵتە و نەخۆشیەکانی دڵ. یعنی ئەگەر سەیری نەخۆشخانەکانی کوردستان بکەین یەک لە مردنەکان هۆکاری جەڵتەیە. دروستە پاسکلەوەمان بۆ چارەسەر دەکات. جەڵتە زۆر باوە. باشە هۆکاری چییە کە نەبووەتە کللتور یاخود کەمتر خەڵک بەکارهێنێ هۆکارەکانی چییە؟ هۆکارەکان زۆرن من پێشەوەی بمێ لایەن پشت یان لە بەرامبەر کەسێک دوو کەس ڕابوەستم هەم کۆمەلگای خۆمان وەکو تاک و هەمیش لەلایەن دەستگای میریەکان و دەسەڵات هەردووک لا بە خەتەبار دەزانم لەبەرەوەی دەستگای میریەکان نەیانتوانیوە تا ئێستا تەمەن من لەگەڵ ئەوەم کە ینی کێشەمان زۆر بووە هەوڵی باشتریان داوە هەوڵیان داوە جادەکان فراوانترکەن بەڵام ڕەنگە لەبیریان کرد بێ ماستەر پلانی پایسکل یاخود ڕێگای دووچەرخە سواری دابنێن کە ئەمە بووەتە هۆی مەترسیەکی تەواو لەسەر هاونیشتیمانیان کەش خودی خۆم جاروبار بەکاری دێنم بە ترس و لەرزەوە بەکاری دێنم ینی هیچ شتێک لە ڕۆح هیچ شتێک لە جستەی خۆمان ئینسان گرنگ نییە تۆ کاتێک سیارێک لە دوا دەڕۆ هۆڕنێک لێدا و بەداخەوە ئاستی ڕۆشنبیری خەڵکەکەش بە نمونە شوفێرەکان بەداخەوە شێوازی بەکارهێنان یان ئەخلاقیانە شوفێری ناکەن کاتێک کەسێک دەبینیم کە وەرزش دەکات و لەسەر دووچەرخەکەیەتی دەوێت بڕۆ بۆ شوێنێ هاوکاری ناکەن و ئەمی ژینگەکە هاوکار نییە وەگەر بمەوێ خەتاباری لە تاکەکان و هاونیشتیمانیان بەداخۆ دیسان دەڵێمەوە هاونیشتیمانیان دیسان لێرەدا خەتایانێ لەبەرەوەی نانویستووە شتەکە بە مۆدێرن بکەن نانتوانیوە هەمومان بێکەوە دەنگجە هەڵبڕی بۆەوەی ئەو کێشەیە چارەسەر بکەین بەڵام جێگای خۆشحاڵیە و خۆشباوەڕیە ئێمە کۆمەڵە کەسانێک هەیەن کە خەریکی ئەم وەرزشن چۆن پێم وتی سە لەسەرەتا ئەو پەرداقی کە لە پێشمە دەبێت هەردووشی ببینم کە نیوەی پڕە و نیوەی بەتاڵە لە ئێستادا من کۆمەڵە گەنجانێک دەبینم کۆمەڵە هەرسەکارێک دەبینم کە سەرقاڵی ئەو وەرزشن بەبێەوەی هیچ کەسێ پاڵپشتیان بکە تەنانەت ئافرەت کچمان هەیە ڕۆژانە بەکاری دێنێ بەیانیان بە وەرزشکردن بەکاری دێنێ نمونەی زۆر زۆر هەن من بەیانیە ئەڕۆم نان ئەکڕم ئەڕۆم هەندێک بازاری یەکەم بە پایسکلەکەم بڕۆم زۆر زۆر ئاساییە من ئەگەر کاتەکە درێژ بە زۆر زۆر نمونەمانێت دەمتوانی باسییان بکەم زیاتر وەکو ڤیددیۆ بەڵگەیەک کە شۆخەخانمان هەیە لە پارێزگای هەڵەبجە خۆشحاڵانە بۆ هەموو شتێکی ژیانی پایسکل بەکاردێنێ نمونەیەکی زۆر بەرچاوە ئەوە زۆر ناسراوە خەڵک دەیناسێ بۆ نمونەوە ئەگەر نمونەی زۆر زیاتر هەیە لە شاری هەولێر و لە شارۆچکەکان لە زۆریش باشە لەم کاتێ ئەگەر بنزینیش گران بێ تۆ توانی هەم تەندروستیت باشترکەی جستێکی باشترت هەبێ هەم لایەنە دارایەکەشەوە شتێکت بۆ بگەڕێتەوە کەواتە پامی تۆ چییە بۆ هاونیشتیمانیان کە پایسکل بەکاربێنن پامەکەی من زۆر قوڵ نییە و زۆر گەورەژ نییە پامێکی زۆر سادەیە ینی قورسیش نییە بەڵێ ئێمە دەتوانین بەکاری بێنین لە ڕووی داراییەوە قازانجە کە جەناوت باست کرد دروستە خەرجیمان کەم دەکاتەوە لە ڕووی تەندروستیەوە باشترین شتە یانیەوە ئەلم سەلماندیێتی ئێمە دەتوانین بەکاری بێنین لەشمانی پێ ڕەکەینەوە لەشمانی پێدا بەزێنین قسەیەکی باوێت منداڵان پایسکل بۆ یاری بەکاردێن بەڵام گەوران بۆ چێژڕێکی بەکاری دێنن ڕاستە یعنی لە زۆر ڕۆ ئێمە دەتوانین کێشەی منداڵان لە ئێستادا منداڵ بابێتە دوایین پێم منداڵانی کورد بەدەست دای و بابە بەدەست منداڵانی کوردە ناڵێن لەبەرەوەی تابلێت یاخود هاوشێوەکانی تابلێتیان لەدەستە کە مێشی ئەو منداڵان زۆر مەشغوڵ کردە بە خۆیانەوە کە وای کردووە زیاتر لە تەمەنی خۆی بیکاتەوە من ئامۆژگاری بۆ دای و بابان ینی باشترین ڕێگا چارە و باشترین شت کە ببێتە بەدیلی تابلێت و موبایل و شێوە زیرەکەکان لێخوڕینی پایسکلە بەو هیواین سپاس کاک بیلال خۆشناو خۆشحاڵ بووم کە میوانێکی وەکو تۆ میوانی بەیان 24 بوو سپاس بۆ بەڕێستان ئەمە خۆشحاڵتر بووین زۆر سپاس